دروستکردنی لیستی نیشتیمانی بۆ ناوچەکانی دەرەوەی هەرێمی کوردستان و ناوچە دابڕێونراوەکان بەگشتی کە کۆمەڵی ئیسلامی و لەگەڵ بزوتنەوەی گۆڕان و هاوپەیمانی دیموکراسی پێکی هێناوە ئاماج لە دروستکردنی ئەم لیستە نەفەوتانی دەنگەکانی کوردە لەو سنوورە و ئێمە پێمان باش بوو وەکو کۆمەڵی ئیسلامی سەرجەم لایەنە سیاسیەکانی ئەو سنوورە هەمومان بەبێ جیاوازی یەک لیست بین بۆ پاراستنی دەنگی کورد کە ئێستا بەڕاستی کێشەیەکی گەورەمانەیە لە ڕووی نەتەوایەتیەوە لەو ناوچانە بۆ ئەوەی دەنگی کورد نەفەوتێ بەڵام بەداخەوە ئەو لایەنانەی تر نا ئامادەسازیان بوو بۆ ئەو هەنگاوە و نەهاتن گفتوگۆیەکی جدی لەسەر ئەو بابەتە بکەین بۆیە ئێمە بەڕاستی وەکو هەستکردن بە بەرپرسیارەتی بەرامبەر ئەو ناوچانە و جەماوەری ئەو ناوچانە هاتین ئەم سێلایەنە ئەم لیستەمان پێکهێناوە ئێستش دەواازەی کۆمەڵی ئیسلامی و لایەنەکانی تر لەو سنوورە کراوەیە بۆ هەر لایەنێکی تر بێنە ئەو لیستەوە بۆی هەمومان بەیەکەوە بتوانین پارێزەری دەنگی کورد بین و بتوانین هێز و سەنگ و قورسایی هاوڵاتیانی کوردستان لەو ناوچانە پارێزین.